سەرمەد بەرزەنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەڕێوەبردننەوەی بوونەوەی مادە هۆشبەرەکان. کاک سەرمەد بەخێر بیت، سەرچاوان بیت. تۆ ئەندامی لیژنەی بەرەنگاری بوونەوەی مادە هۆشبەرەکانی زانیاری زۆر لە بەردەستایە. ئێستا تۆ ئاگاداری چۆن ئیش لەسەر کۆمەڵگەی کوردستانی دەکرێت بۆ ئەوەی ئالوودەی مادەی هۆشبەر بێ، محتاج بێ. باشە، دەڵێن هەندێک لە وڵاتانی هەرێمی کار لەسەر ئەمە دەکات. ئەو مادانەی هۆشبەر بەڕاست لە نێوە خۆی کوردستان هەیە یان لە دەرەوە دێتە نێو هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. کا کامەران بەپێی راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان تاوەکو ساڵی 2023 عێراق بە هەرێمی کوردستانیشەوە یەکێک بۆ لە وڵاتانەی کە بە وڵاتی خاوێن ناوی هێنراوە لە ڕووی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە. لە دوای 2023 لە دوای پرۆسەی ئازادی عێراق و ئەو کرانەوانەی کە لە عێراق هاتنە ئاراوە، عێراق لە ئێستادا هەر سێ با بڵێن بنەماکانی تێدایە، ئەوەی کە بازرگانیکردن و چاندن و تەنانەت وەکو ترانزیێتیش بەکاردەهێنرێت. ئەو سێ بابەتە زۆر خەتەرە. تو باسی عێراق دەکەیت. بەڵێ، عێراق بازرگانی، چاندن، ترانزیت، وەکو ترانزیت هیچ تا ئەو مەرحەلە. ئەی هەرێمی کوردستان لە چێوەی ئەم هەرێمی کوردستان لە ئێستادا وەکو هێڵێکی ترانزیت بۆ گواستنەوەی بەکارهێنانی مادی هۆشبەر بەکاردێنێت. ئەگەر سیر بکەین زۆرترین ئەو مادانەی کە دەستیان بەسەردا دەگیرێت لە دەواازە سنوورەکان و لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە بۆکە هەوڵدرا بۆ وڵاتی سێەم لە ڕێی هەرێمی کوردستان و ببردرێت. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ژمارەکە بەداخەوە ڕوو لە هەڵکشانە، یعنی ئەگەر بەراوردی و ئامارانە بکەین کە لە ساڵانی ڕابردوو ئێمە لە بەردەستمان بۆ نمونە بەکارهێنان ڕووی لە هەڵکشانە یان ئامارەکان بەکارهێنان و بازرگانیکردن هەردووکی پێکەوە ڕادەگەێنرێت. ساڵی ڕابردوو نزیکەی 1940 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادی هۆشبەر دەستگیر کراون لە ماوەی 6 مانگی ڕابردوو بوو لە 6 مانگ. ڕێژەکە زۆر بووە، ڕێژەکە زۆر بووە. ئەگەر ئێستا وڵاتی دراوسێمان هەیە، قسەی زۆر لەسەر چەند وڵاتێک دەکرێت. من دەمەوێت پشڕاستی کەمەوە تورکیایە، ئێرانە، سووریایە، کوێتە، بڵێنە وەکو عێراق، ئوردنە. چ وڵاتێک زیاتر ئیش لەسەر بەپێی ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردومانە کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵێکی سەرەکی دەبینێ بە خۆمان دەزانین یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین با بڵێن بەرهەمهێنانی مادی هۆشبەری هەیە هەوڵ دەدا بۆ وڵاتانی دیکە سنوورە لەگەڵ ئەفغانستان سنوورە لەگەڵ ئەفغانستان کە ئەوانە بە بەرهەمهێنەری سەرەکی و بڵاوکردنەوەی لەسەر ئاستەوەی باندەکان لە وڵاتە کوردستان بەڵێ لە ڕێی هەرێمی کوردستانەوە مادەکانیان ساغ دەکەنەوە و بەپێی ئەو بەداداچوونانەی کە ئێمەش کردومانە پەکەکە لەو سنوورانەی کە تێیدا باڵا دەستە. گوتت پەکەکە؟ بەڵێ پەکەکەش بەڵێ پەکەکە بازرگانی؟ بەڵێ وەکو سەرچاوی سەرەکی بۆ داهاتی خۆیان بەکاری دێنن بازرگانی بە مادی هۆشبەرەوە دەکەن. ئەمە بەس قسەیان بەڵگەی بەپێی ئەو ناوچە سنووریانەی کە لە ژێر دەسەڵات و لە ژێر هەژمونی ئەواندایە ئێستا زۆرترین بەکارهێنەر لەو سنوورانە دەتوانین بڵێ. بەڵام ئەمە شتێکە کە زۆر خراپە کۆمەڵگەی کوردستانی تێ بدات بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بێگومان دەرەنجامێکی باشی ناوێت. جۆری مادەکانی هۆشبەر کریستال، ئەم کریستالە چییە ئێستا ناوی پەیدا بووە؟ هیرۆین کریستال، پێشتر حەشیشە بوو، ماریوانە. ئەوە یەکەم جارە من جێم نەیبی بەڕاستی. ئەمانە چنەمە؟ ئەمن بە نسبەتە خۆمەوە کاگارم باشە. ئەمانە هەمووی جۆری مادەی هۆشبەرن. هیرۆین یەکێکە لەو مادانەی کە زۆر مەترسیدارە، بەکارهێنانی ئیدی کۆتایی بەشیانت دەهێنەیە. هیرۆین بەڵێ مەترسیدارترین مادەی هۆشبەرە. باشە کریستال ئەو مادە زیاتر ئێستا لە نێو با بڵێن مادەی هەرە بڵاو ئەوەیە کە لە زمانی بازاڕی پێدەرێن شیشە. ئەو مادەیە کە مەوادە سەرەکیەکانی دروستکرد مەوادە خامەکەی زیاتر لە هەندێک لە ناوچەکانەوە دەبردرێتە دەرەوەی هەرێمی کوردستان. باشە لێرە تلیاکە؟ بەڵێ تلیاک زیاتریانە. تلیاکیش هەیە بەڵام شیشە کە مادەیەکی زۆرە لە پارێزگا سنوورەکانی هەرێمی کوردستان لە ئێران دروست دەکرێت دواتر دەنێدرێتەوە بۆ هەرێمی کوردستان. خەڵکیمە چۆن ئاڵوودە دەبی؟ زۆر تەرکیزم لەسەر ئەوە کرد بزانم چۆن ئاڵوودە دەبی. دەڵێن لە ڕێی هاوڕێی خراپ. هاوڕێی خراپ مەبەستیان چییە؟ بەڵێ 100 ئەو کەسانەی کە توش بوونە بە جەنابی شت وەکو میدیاکار بە دواداچوونت بۆ کردەوە. ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بە دواداچوونمان بۆ کردووە 100 ئەو کەسانەی کە توش بوونە لە ڕێی هاوڕێی خراپەوە. هاوڕێی خراپ چۆن؟ ینی لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی خێزانی ئەو کەسە زۆر جار پەنایان بردوۆتە بەر هاوڕێکانیان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. ئەو هاوڕێیانەشیان بەشێکیان بۆ خۆیان قوربانی بوونەوە بەشێکیانیش
بازرگان بوونەیە ویستویانە لە ڕێ ئەوانەوە ئەو مادانە ساخ بکەنەوە ڕەنگە بە پێدانی چەند گرامێک لەو مادانە جەنابەت پێشتر باست کرد کە ئەو کەسانەی کە بە 2 جار و بە 3 جار بەکارهێنانی مادەی هۆشبەری باشە کەوای هاوڕێی خراپ بەڵێ باشە پێم بڵێ هەندێک شتیت کەش دەژیر کراوە باوەش باز بکەین ترامادۆڵ ئەمانە دەرمانن دەرمانی پزیشکی هۆشبەر حەبی هۆشبەری جۆرا و جۆر نۆت و دووشی دەپاکات حەبی میتادۆن 18.6 دەرزی هۆشبەر ئەمانەش دەسێتە ئەو قەڵب ئەمانە دەرمانی پزیشکین ئەم دەرمانە پزیشکیانە بەپێی پرۆتۆکۆلی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ چارەسەری پزیشکی بەکاردەهێنێت باشە من دەزانم با نەچین سەر ئەو بابەتە کاک سەرمەد ئەمە بینە سەر یاساکان یاساکان چونکە کاتم زۆر کەم ماوە یاساکان لە خزمەتی ئەوەیە ئەم دیاردەیە کەم بکاتەوە لە هەرێمی کوردستان یاسای بەرکار کە ئێستا کاری پێدەکری یاسای ژمارە 20 یاسای ژمارەیەکی ساڵی 2020 ئەم یاسایە هەندێک خاڵی جەوهەری زۆر گرنگی تێدا ئەویش ئەوەیە بازرگان و بەکارهێنەری جیا کردوێتەوە لە یەکتر بازرگان سزای یاسایی خۆی وەردەگرێەوە بەکارهێنەر بەپێی یاساکە دەبێت سنتەرێکی بازرگان حکمی ئەبەدیە حکمی ئەبەدیە بەڵام لەبەر حکمی ئەبەدی لە عێراق وەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت ببوورە سزای لە سێدارەدانە لەبەر لە سێدارەدان جێبەجێ ناکرێت ئێستا گۆڕاوە بۆ بەڵێ باز بەکارهێنەر وەکو نەخۆش مامەڵی لەگەڵ دەکرێت بەپێی یاساکە دەبێت سنتەری چارەسەری پزیشکی بکرێتەوە لە پارێزگاکانی هەولێر سلێمانی دۆک هەڵەبجە پێویستە ئەو سنتەرە پزیشکیانە بکرێنەوە ئەو کەسانەی کە ئالوودە بوونە لەو سنتەرە پزیشکیە چارەسەری پزیشکی و دەرونی وەربگرێن و ببنەوە کەسێکی شیا بۆ نێو کۆمەلگا بەڕێز سەرمەد بەرزەنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاری بوونەوەی مادەی هۆشبەرەکان زۆر سوپاست دەکەین خۆت بە ئێمە زۆر سپاس.